خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوەریەم جاری بەرنمەکەمان تایبەت کردووە بە کللتوری ڕێزگرتن لە ژینگە جا بە دەشت و دەریەوە یاخود بەو ئاژەڵە کێویانەی کە لە سروشتدا بوونیان هەیە. ئێمە تاکەی ئەو فەراهەمبوونەمان نییە، ینی ئەو ڕێزگرتنەمان نییە بۆ ژینگە کاتێککە دەچینە سەیران و گەشت ڕێز لە ژینگە ناگرین. بەتایبەت لە وەرزی بەهار و کاتێکە سەیران و گەشتی هاوڵاتیان دەست پێ دەکات بۆ لەمە دووە ئێمە چۆن بتوانین پارێزگاری لە ژینگە بکەین. وەک دەزانین ساڵی پار بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەوە هاوڵاتیان بێبەش بوون بۆی کە ڕووبکەنە سەیران و گەشتەکان بۆ لەمە دووە دیارە چوونە دەرەوە گەشتەکان زیاتر ئەبن. بەڵام ئەو تەجروبەی کە لە پێشترا هەبووە و بەردەوام بینیومانە کاتێک هاوڵاتیان ڕوودەکەنە دەشت و سەیران و دەیانەوێت کاتێکی خۆش بەسەر بەڵام لە دوای خۆیان کۆمەڵێک پاشماوە بەجێ دەهێڵن کە ئەمە سیمای ژینگە ناشرین دەکات و ڕەنگە لە ڕووی تەندروستیشەوە زەرێکی زۆرمان پێ بگەێنێت. هەمیشە باز لەوە دەکەین کە ژینگەی ئێمە بە کیمیایی پیس کراوە و ڕژێمی بەعس کیمیایی بەسەر ئێمەدا ڕژان و زیانێکی زۆرمان پێگەیشت لە ڕووی ژینگەیەوە جگەلەوەی کە قوربانیەکی زۆریشمان هەبوو. بەڵام ئێمە بیر لەوە ناکەینەوە کاتێکە دەچینە سەیران و بە دوای خۆماندا یەکدنیا پاشما و پاشەڕۆ بەجێ دەهێڵین ئەمە بۆ خۆی کیمیاییەکە دەیڕژین بەسەر ژینگەکەماندا و بەسەر تەندروستی خۆماندا. هەمیشە دەوترێت لە ئێستادا کۆمەڵێکی زۆر نەخۆشی هەیە کە پێشتر ئەم نەخۆشیانە بوونیان نەبووە. ئێمە نازانین ڕەنگە هۆکار یاخود بەشێک لە هۆکارەکانی ئەم هەموو نەخۆشیە پیسبوونی ژینگەکەمان بێ کە خۆمان هۆکارین بۆ ئەوەی کە نەتوانین ژینگەکەمان پاک ڕابگرین. ینی تۆ کاتێک لە بەیانیەوە دەچیتە سەیران و گەشت هەتا ئێوارە ڕەنگە تەنها کاتێکی کەم دەزەقە چارەکێکت بەس بێ بۆ ئەوەی کە بتانی بە هەماهەنگی لەگەڵ خێزانەکەی خۆتدا تەنها ئەو شوێنەی کە خۆتی تیادانیشتووی، ینی خۆی هیچ کات داوای ئەوە ناکرێت کە تۆ شوێنەکە هەمووی پاک ڕابگری. هەر یەکێک لە لای خۆیەوە ئەو شوێنەی کە لی دادەنیشێت پاشماوەکان هی خۆتە ئەگەر پاکی بکەیتەوە ئەو بێگومان ئەو پاشەڕۆ زۆرە لە دوای خۆت بەجێ نامێنێ. ئەنی ئەو دیمەنانی کە ئێستا لەسەر شاشە دەیان بینین بەڕاستی جێگەی شەرمەزاریە. ینی ئێمە چۆن میلەتێکین کە بتوانین شانازی بە چی خۆمانەوە بکەین لە کاتێکدا ئێمە خۆشیەکانیشمان کاتێک دەچین بۆ سەیران و بۆ گەشت بە دوای خۆماندا بەو شێوەیە ژینگەکەمان ناشرین بکەین. ئەمە لە لایەکی ترەوە کاتێککە باس لە ئاژەڵە کێویەکان دەکرێت و ئەمەش بە هەمان شێوە پەیوەندی هەیە بە سەیران و گەشتەوە، چونکە کاتێککە هاوڵاتیان ڕوودەکەنە دەشت و ئەو شوێنانەی کە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆی دەچن ڕەنگە کۆمەڵێک ئاژەڵی کێوی لەو شوێنانەدا ببینرێت. یعنی بۆ بیرکردنەوە لە لای ئێمەوە هەیە هەر کاتێک ئاژەڵێک ببینین دەبێت بیکوژین. یعنی ئەم ئاژەڵانە ئەمەندە دڕندەن ئەمەندە ترسناکن بە شێوەیە کە ڕاستەوخۆ ئێمە ڕوبەڕوویان ببینەوە و پەلاماریان بین و بە فیشەک و بە تفەنگ وەڵامی ئەم ئاژەڵانە بدەینەوە. یعنی پەروەردەی ئێمە تا چەند بەو شێوەیە کە فێری ئەوە نەکراوین هەر لە منداڵیەوە کە ئاژەڵ دۆست بین ئاژەڵمان خۆش بوێ ئەگەر چی لە ماڵەکانی خۆشمانە ئاژەڵ ڕانەگرین بەڵام خۆکە لە شوێنێکی وهایە دەیان بینین یعنی ئەوەندە پەروەردەکەمان دروست بێ کە بەو شێوەیە پەلاماریان نین و یەکسەر بیر لەوە نەکەینەوە کە ئەم ئاژەڵانە بکوژین. یعنی ئەم ئاژەڵانە ئێمە بۆ لەوە تێناگەین کە چەند سوودیان بۆ ژینگە هەیە. یعنی تەنها ڕەنگە ئێمە بەلامانەوە سیر بێ کە بڵێن ئەم ئاژەڵانە هەر یەکێک لەم ئاژەڵانە ئەگەر خوێندنەوەیان بۆ بکرێ ڕەنگە لە مەجالێکدا سوودێک بە ژینگە بگەێنن. یعنی ئێمە شاعیرێکی فارس هەیە دەڵێت ئەگەر کرم نەبوایە ژینگە لە شتێکی کەم دەبوو. یعنی کرم کە چەند بچکۆلەیە بەڵام ئەو باسی لەوە کردو ئەگەر ئەم کرمە نەبووە ژینگە لە شتێکی کەم دەبوو. جاوەرە تۆ بچین بۆ ئەم ئاژەڵە کێویانە کە ئەمە لەگەڵ ئەوەی کە سیمایەکی جوان ڕەنگە بە ژینگەکەمان بگەێنن لە هەمان کاتیشدا خۆیان بۆ خۆیان سوودێک بە ژینگەکەمان بگەێنن. ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تایبەت بە مافی ئاژەڵان تا چەند کاری پێ دەکرێت و تا چەند یاسای باشمان هەیە کە ئێمە بتوانین بەپێی ئەو یاسایانە
کار لەگەڵ ئەو کەسانەدا بکەین یاخود لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانەدا بکەین کە ڕاوی ئاژەڵە کێویەکان دەکەن یاخود دەیان کوژن یاخود بە هەر شێوەیەک بە دڕندانە ڕوبەڕووی ئەم ئاژەڵانە دەبنەوە. لە هەرێمی کوردستاندا وەرزێکی تایبەتمان هەیە بە ڕاوکردن و ئەو مەرجانە چین و ئەو ڕێنمایانە چین کە پێویستن و دەبێت لە کاتی ڕاودا جێبەجێ بکرێت. هەموو ئەم بابەتانە لە بەرنامەی ئەم جارەدا چاوتوێ دەکەین بە میوانداری هەریەکلا بەڕێزان. مامۆستا نەجمەدین قادر ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادەیی هەیە. جوتیار عومەر مامۆستای زانکۆ و ئەندامی ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان جەنابیشیان لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادە دەبن. ئەمیدی پۆلیس هێمن کەمەرخان بەڕێوبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە سوپاسەوە جەنابیشیان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەییان هەیە. نەبەس هۆرینی فۆتۆگرافەر کە کار لەسەر فۆتۆی ژینگا و ئاژەڵانی کێوی دەکات. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پیجی فەرمی کورسان نیوزەوە بە کۆمنتەکانتان لەگەڵمان بەشدار بن. زۆر بەخێر بێن. مامۆستا نەجمەدین سڵاوت لێبێ. من سەرەتا مەوێ بێمە لای جەنابەت. بەشێکی سەرەتای بەرنامەکەمان تایبەتەکەین بە ژینگە دواتر باس لە پاراستنی مافی ئاژەڵ دەکەین. ئەگەر جەنابتان وەک مامۆستایەکی ئاینی یعنی باسێکمان لەوە بۆ بکەن کە ئەو بیرکردنەوەیە تا کەی لە لای خەڵک بەردەوامی هەیە کە کاتێک دەچێتە جەرەوە دەچێتە سەیران و گەشت لە دوای خۆی شوێنی خۆی بەو شێوە خراپە بەجێنەیەڵێەوە پاشماوەکانی خۆی کۆ بکاتەوە. سڵاو لە خۆت و لە میوانە بەڕێزەکان و لە هەموو بینەرانی کورسات. بەڕاستی ئەم بابەتێکە کە زۆر دەمێکە ئەمەی مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانمانەوە لە وتارەکانمان لە هەموو شوێنێک لەم بابەتە باسێکمان کردووە. باسێکی زۆر گرنگە چونکە ژینگە ماڵی هەمووانە و بۆ هەر تاکێکی شەکر خۆی بە تاک یا خێزانەکەی بە تاک بگرێ ئەوە ماڵی تاکە کەسی خۆیەتی. چەنە ژینگەکەمان پاک بێەوە وەنگە ماڵی هەمومان پاکە و ماڵی تاکە کەسەکانیشمان بە تەنیا پاک دەبێ. بۆیە دەبێ بە هەمومان پارێزگاری لە ژینگە بکەین و لە ئیسلامە پاراستنی ژینگە و پاکڕاگرتنی شوێن لە ئەرکەکانی ئینسانی موسڵمانە. وەختێکە ئینسانی موسڵمان مرۆڤی موسڵمان نوێژ دەکا دەبێت دەستنوێژ بگرێ. ئەگەر دەستنوێژیشی گرت ئەبێ لەشی پاک بێ کە لەشی پاک بوو دەبێت زلەکانی پاک بێ کە زلەکانی پاک بوو دەبێت شوێنی نوێژەکەشی پاک بێ واتە ژینگەکەشی پاک بێ. کەواتە لێرەوە تێدەگەین ژینگە پاراستن و ژینگە پارێزی و پاچی ژینگەکەمان چه ئەرکێکی گەورەیە لە ئەستۆی مرۆڤی موسڵمان بە تایبەت و هەموو مرۆڤەکان بەگشتی. بۆیە ناکرێ هیچ کەسێک لە ڕێگەی خۆیەوە پارێزگاری لە ژینگە نەکاوە ژینگەکەی دەوروبەری پیس بکات. مامۆستا ئێوە تا چەند هەوڵتان ناوە لە خوتبەی ڕۆژی هەینیدا یعنی کار لەسەر ئەوە بکەن کە هاوڵاتیان هۆشیار بکەنەوە بەوەی کە کاتێک دەچنە سەیران و گەشت وەک جەنابەت ئاماژەت پێکرد کە ئەمە ئەرکێکی پیرۆزە هەر موسڵمانێک هەر کەسێک لە لای خۆیەوە دەبێت هەست بەو بەرپرسیارەتێ بکە. یعنی ڕوڵی ئێوە وەکو مامۆستایانی ئاینی چی بۆ لەم بارەیەوە؟ بەڕاستی ئەرکی ئێمە لە بەهار و هاوینە زۆر گران دەبێ وەختێکە ئێمە زوربەی کاروبارەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکی لە وتارەکانمانە ڕنگدانەوەی هەیە چونکە وتار مسایرەی ژیانی ڕۆژانەی خەڵکە و ڕێنماییکردنی خەڵقە بۆ هەر شتێکی باش. وەختێک جەنابتان سەرەتای بەرنمەکە دەست پێ کرد وتە لە وەرزی بەهارە هەمومان دەبێت پارێزگاری لە ژینگە بکەین نەوەڵا لەوە هەموو کاتەکان داریکێکی قورسە بە تایبەتی لە دوای بەهارەوە کە پوش و پاوەنەکان پێدەگەن ئەبێ وشک دەبن دیسان خەمی ئاگرکەوتنەوەمان هەیە. بۆیە ئێمە لە هەموو کاتێکە باز لەوە دەکەین کە ژینگە پارێزی هەرکێکە لە ئەستۆی هەمومانە بە گشتی و ئینسانی موسڵمانیشە بە تایبەتی. ئێمە لە وتارەکانماندا خۆشببختانە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلام و وەکو ئەوقافەکانمان وەکو وەزارەتی ئەوقاف و بەڕێوبەری گشتی ئەوقاف و بەڕێوبەراتی ئەوقافەکان هەر لە سەرەتای ساڵەوە لە سەرەتاوە دەست دەکەین بەم بابەتانەوە لە وتارەکانماندا وتاری زۆری بۆ تەرخان دەکەین. ئەگەر بڵێم لەم کاتانەوە ئیتر تاوەکو هاوین ئێمە لە لە سا 50 لە سا 6 جاری وایە ئەگاتە بەرەوژووتریش وتارەکانمان لەسەر ئەم بابەتانەیە لەبەرەوەی کە بەهاران ژینگە زۆر پیس دەکرێ و هاوینانیش ئاگرکەوتنەوە زۆرە
کە ئەمانە هەردووچان زیانێکی ێجگار زۆری مادی معنەوی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی مادیەوە بە وڵاتەکەمان دەگەێنن ئەم ژینگەیە هەر ئەوە نییە بڵێ پیس دەبێ و لە شوێنی خۆیان ئەو پیسە کاریگەریەکەی هەرەوەندەیە بەڵکو لە ڕووی داراییەوە کارمان تێەکە بۆ کشت و کاڵ زەویەکان پیس دەکا سەرچاوە ئاوەیەکان پیس دەکا ئەو هەوای هەڵمژینی مرۆڤەکان پیس دەکا بۆیە دەبێت بە هەمومان پارێزگاری لەو ژینگە بکەین و ئێمەش لە وتارەکانماندا بەشێکی زۆرمان بۆ تەرخان کردووە. زۆر باشە دەستان خۆش بێ دواتر ئەگەڕێ وڵات مامۆستا کاکنە بەس من ێمە لای جەنابەت سڵاوت لێبێ جەنابچان وەک فۆتۆگرافەر کە کار دەکەن تەنها لەسەر ئاژەڵان کار دەکەن یاخود لە ڕێگەی فۆتۆکانتانەوە توانیوتانە ئەو پەیامە بگەێنن بە خەڵک کە تا چەند پارێزگاری لە ژینگەی خۆیان بکەن و ژینگەی خۆیان خۆش بوێت. سڵاو لە ئێوەش بڵێ کارکردنی ئێمە تەنها بڵاوکردنەوەی وێنەیەک نییە بە شێوەیەکی سادە و ساکار ئێمە لەوەتەی ئەوە من زیاتر لە 20 ساڵێکە لەو بارە کارەکەم بە بەرنامە کارەکانم کردو ینی تەنها نەڕۆشتم وێنەی کەڵەکێویەک یان بەرازێک یان پشیلەیەک لە پێیجەکەی خۆمەوە بخەمە ڕوویان پیشانی خەڵک لە هەر شوێنێکی ترەوە هەمیشە هەوڵم داوە ئاماژەشم بە ژیان و ژینگەکەیان کردووە ئاماژەم بەوە کردووە ئایا ئەو گرفتانە چین ڕوبەڕووی ژینگە بوونەتەوە ئەو گرفتانە چین لە ناو ژینگەدا ڕوبەڕووی ژیانی ئاژەڵە کێویەکان بوونەتەوە بەگشتی بۆچی ڕویان لە زیادی کردووە بۆچی ڕویان لە کەمی کردووە بۆ لە ڕابردوودا لە کۆمەڵە شوێنە بینراون ئێستا بۆ نابینرێن ینی ئەمانە هۆکارەکانیشم باس کردووە لە تەک هەموو ئەمانەدا هەوڵم داوە بە چەند بەرنمەیەکی جیاواز سەرەتا تەنها فۆتۆ مەخستە ڕوو هەستم کرد فۆتۆکە ینی تەواو ئامانجەکە ناپێکێت دوایە ڕۆشتم کاری ڤیدۆیم کرد لەسەر ژینگە بەگشتی ئیتر بەدار و درەخت و شاخ و دۆڵ و دەشتەکان و بەو سامانە نیشتیمانیانەی کە هەیە لە ناویدا بە جۆرەکانی ئاژەڵ و باڵندەی کێویەوە ئەمەشم بە چەند قۆناغێ کرد سەرەتا هەر ڤیدۆکەمە کرد بە دەنگی سروشتەکە خۆیەوە بە گفەی بایەکەوە بە دەنگی چۆلەکەیەکەوە بە دەنگی ئاژەڵێکەوە دواتر هەنگاو هەنگاو گۆڕانکاریم لە ئیشەکان ناکرد هەوڵمدا ئەم جارە ڤیدۆمە کرد ڤیدۆی چەند ئاژەڵێکم ئەدایە پاڵی یەک ئاژەڵی کێوی هەڵسام گۆرانیم تێکەڵ کرد ینی ئەمە بە بەرنامە ئەمە لە خۆمەوە نییە هەوڵمدا هۆرم تێکەڵی ڤیدۆکانە کرد بۆ ئەوەی هەر بینەرێک ئارەزوویەکی لە بینین هەیە و هەر بینەرێکش ئارەزوویەکی لە بیستن هەیە هەوڵمدا ئیشێک بکەم کە بەشی زۆری بینەران چێژ ببینن لە کارەکانی من ینی کارێکم کردووە من بە تایبەتی لە بنارەکە و لەوشکە لە دەوروبەرەوە کارەکانم ڕۆشتووە جۆرێک لە خۆشەویستی لای خەڵک دروست بووە ینی وەکو قوتابخانەیەکی لاتو ئێستا زۆر خەڵکەیە لە دوای ئێمە هەر وەکو پێمانەوترێت بە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ کە ئیشەکانمان کاریگەری هەبووە خەڵکەی ئەڵێ لە ڕێگەی کارەکانی تۆ منیش هەوڵم داوە ئێستا کامیرەم کڕیوە منیش حەزم لێ بچمە ناو ئەو بوارەوە ڕۆژانە پەیوەندیم پێوە ئەکرێت لێرە و لەوێ کە هاوکاریان بکەم بیان بەمە ناوچەکان ئەوانیش پیان خۆشە و ئاژەڵە لەکوایە بیبینن ینی زۆرێک لە ئاشتبوونەوەم لە نێوان ژینگە و خەڵکە دروست کردو دەستان خۆش بێ زۆر سپاس دواترە گەڕێم وڵات کاکێ من ئەگەر پرسیاریەوە بکەین پاساوت چییە بۆ پاگڕانەگرتنی ژینگە یعنی ئێمە باسمان لە پەروەردە کرد وەک من لە سەرتاوە ئاماژەم پێکرد پەروەردە تا چەند ڕۆڵی هەیە یعنی ئێمە ئەگەر هەرێکێک لە لای خۆمانەوە ئەو بەرپرسیارە تێمان لەلا هەبێت پێدوانیە دوجار ئەتوانین هەمومان بەیەکەوە هاوکاریە بکەین بۆ ئەوەی کە ژینگەکەمان پاگڕا بگرین دیارە من پێشی دەستخۆشی لە ئێوە خۆشەویست و بەڕێز دەکەم دیارە ئەگەر ئێمە بەرنمەکەمان لەسەر ژینگەیە دیارە کە ئێمە باسی ژینگاکەین واتە ژینگەیەکی تەندروست بۆ فایەتی تەندروستە بێ دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان ئەرکێکی ێزگار زۆر لە ئەستۆمانایە و پارێزگاریکردن بەڕای من هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئێمە دەستمان پێ کردووە لە باخچی ساوایانەوە تاوەکو ئەگاتە ئامادەیی تاوەکو ئەگاتە زانکۆکانش پێش ئەم نەخۆشی ئێمە بە بەردەوام کۆڕ و سیمینارمانە کرد لە هۆڵی ڕاگەاندن لە بەڕێوەبەراتی و ئەو مەکتەبانەی کە خۆیان هۆڵیانە بوو ئێمە ئامادە بووین ئەچین بۆ خزمەتکردنیان بۆ ئەوەی بتوانین لە باخچی ساوایانەوە جاری کە دەست بۆ کەینەوەیەکی خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە هەبێ و بتوانن چۆن ژینگەکەی خۆیان بپارێزن بۆ نمونە لە باخچی ساوایان ئەم مناڵە چۆن بتوانێت بەیانیان جلوبەرگی خوێندکار مەکتەبەکەی خۆی یاخود ژوورەکەی خۆی یاخود سەرسیستەم و مێزەکەی خۆی چۆن پاکاتەوە ئەنجا دواتر بۆ گەڕک و کۆڵان و بۆ مەکتەب و بۆ باخچی ساوایەکانی بۆ باخچی ساوایان و هەروە ئەتاوەکو ئەگاتە ئامادەیی لە هەر کات و سادێک کە ئێمە هەر خوێندنگایەکە مەکتەبێک ئەگەر
هۆڵیان نەبوو ئێمە توانیمانە لێو کۆڕ و سمیناریان بۆکەین بەڵام ماوەیە کە ئێمە تۆزێ دابڕاوین لەوە لەبەر ئەم نەخۆشیە و لەبەر ئەوەی کە ئەم نەخۆشیە بەربڵاو زیاتر بەربڵاو نەبێت و لەبەرەوەی کۆبنەوەکانی ئێمە هەم بە کۆڕ بە سمینار بە پێشانگا وا باشە ئەوەی زۆر گرنگە ئێمە دەست پێکەین لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان خۆشەویستیان بۆ سروشت و ژینگا بێ لە کاتێکا تۆی بەڕست کە ئەڕێ بۆ گەشت و سەیران ئەو پاژماوەی خۆت بتوانانی بیکەیتە علاگەیەکە و نزیکی کەیتەوە لە جادەی گشتیەوە بۆ ئەوەی برایانی شارەوانی فڕیدن نەوەکو ئەمەی کە ئێستا بینیمان لە وێنەکانە بەڕاستی ئەمە زۆر ناشارستانی ئەمەی کە ئەبیندرێ و زۆر گرینگە هەرێکێ لە ئێمە خۆشەویستیمان بۆ سروشت و ژینگەکەی خۆمانە بێ و ناکرێ هەر هاوڵاتێک و سەیرانکەرێک پۆلیسێکی بەدواوە بێ مهمە ئێمە لە کاتێکا کە خۆشەویستیمان بۆ سروشت و ژینگە هەبوو هەست بە بەرپرسیارەتێکین لەو کەژووچەوە من لە باتی دەبە ئاوەکە فڕێدەم ئەیکەمە علاکەوەی کەمە ئۆتۆمبیلەکەی خۆم و کاتم و ئەیکەمە شوێنی شیاو نەک ئەوەی لەو کەژووچەوە کە ئێستا بینیمان لە وێنەکانە بەم شێوەیە هەست بە مەسئولیت نەکرێت. لە وڵاتاندا فڕێدانی تەنانەت بچووکترین شتیش ئایبەیە، یعنی ئەگەر بۆ نمونە کەسێکی شتێ فڕێ باڕاستەخۆ کەسێکتر لە دوایەوە ئەچ شتەکە هەڵەگرێتەوە دەخاتە شوێنی تایبەتی خۆی، ئەمە بەلایەنەوە شتێکی زۆر ئایبەیە، یعنی ئەم بیرکردنەوە بۆ لە وڵاتی ئێمەیان نییە بۆ نەبێت، ینی بۆ هەرێکێک لەلای خۆمانەوە ئەم شتە بە عیبە نەزانین کە ئەوەی کە بەدەستمانەوە فڕێنەی نەسەر شەقام و شوێنە گشتیەکان و لە شوێنێکی تر تایبەت بە خۆی دادای بنین. دیارە ئەوەی مای خۆشحاڵیە ئێستا لە 170 بۆ 180 هاوڵاتیان خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە و ئاژەڵ و باڵندەکان هەیە لە کاتێکا کە لەبەرەوەی ئێمە لایەنی جێبەجێکارین لە هەر کاتێکا کە سەرپێچی ئەنجامەدرێ هاوڵاتیان خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە هەبوو بەڵام ئەوەی کە ماوە زیاتر ئێمە دڵخۆش بن پێ ئەوەیە کە هاوڵاتیان لە کاتی گەشت و سەیرانەکانیانە پاک و خاوێنی شوێنەکانی خۆیان ڕابگرن. زۆر باشە مامۆستا نەجمەدین ئەگەڕێمەوە لای جەنابەت لەبەرەوەی جەنابتان زۆر لەگەڵمان بەردەوام نابن، ئەگەر باسێک لە پاراستنی مافی ئاژەڵان بکەین، یعنی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کوشتنی بەرازێک بوو کە دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی داهێنا، دیارە خەڵک پێی ناخۆش بوو کە بەو شێوەیە پەلاماری ئەو بەرازە دراوە، ئەمە تەنها ڕەنگە نمونەیەک بێ لەو هەزارەها نمونەیە کە ڕۆژانە ئێمە دەبینین کە ئازاری ئاژەڵەکان دەدرێت. جەنابتان وەک مامۆسایەکی ئاینی و لە ڕووی دینیەوە ئازاردانی ئاژەڵ یعنی خوێندنەوەی ئێوە چییە لەو بارەیەوە؟ ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی وسلم دوو نمونەمان بۆیێنێتەوەی چێچان ژنێک کە پشیلەیەک سژ نەکات و هیچی ناداتێ و ناژێڵێ خۆی بگەڕێ بە دوای هیچە پێغەمبەری خوا ئەفەرمێ و پشیلەیە وەختێک دەمرێ ئەو ژنە بەوەیە و پشیلەوە دەچێتە جەهەنەم. کەرتێکی جارێکی تر پیاوێک لە بیابانێک دەڕوا بیرێکی نیمچە قوڵی لێ دەبێ وەختێکە دەبینێت لە دەوری وەختی خۆی چێتە خوارەوە ئاو بخواتەوە سەرجێکیش دەبینێت لەو ناوچەیە بۆ ئاو هەوڵێتی وەختێ پیاوەکە دەبینێتە دەورە پیاوەکە بە پێڵاوەکەی خۆی یا بە شتێک کە بەدەستیەوە بێت هەوڵەدا ئاو بدات بە سەگەکە پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم ئەفەرمێ ئەو کەسا چێتە بەهەشت. کەواتە ڕێزگرتنی ئاژەڵەکان لە سەمیم و ناوەرۆکی ئیسلامە. ئەگەر ببینین لە مەکەی پیرۆز وەختێک کە خاچی مەکە شوێنێکی پێوترە حرەمی مەچی، لە حرەمی مەچی هەر جانەوەریە بکوژی ئەبێ بە قەدەر خۆی باجەکەی بدەی واتە فیدیە بدەی، بەس کۆتر بکوژی دەبێ مریشکێک فیدیە بدەی، ئەگەر لەوە گەورەتر بێ لەو گەورەتر لەو گەورەتر لەو گەورەتر تا ئاگاتە ئەوەی کە بە قەدەر خۆی یا خەڵقێک بێنی دوو کەس بن کە عەدالەت بن بڕیار بدەن کەەوە قورسایەکەی چەنە. بۆت نییە دار بشکێنیتەوە، بۆت نییە گڵ لە وڵاتە بێنی تەنها بۆ تەیە ئاوی زمزم بێنی بۆی پارێزگاری لە ژینگەکەی بکەیت. پێغەمبەری ئیسلامی شەمان شتی بۆ مەدینە دووبارە کردوێتەوە. ئەگەر خەڵکێک مسلمان بێ گوێ لە ئێمە بگرێ بێ گوێ لەم پەیامە بگرێ، ئەم پەیامە بۆ ژینگە پارێزی زۆر گرنگە. وەختێکی ئێمە چینە سەیران و چینە دەرودەشت بۆ خۆشی دەرودەشت و بەهۆی جوانیەکەیەوە چین جوانی ئەو دەرودەشتەش بەڕاستی بە ئاژەڵەکانی شەوەیە ئەنجا بە دار و درەخت و سروشتەکەی تریەوە. بەڵام ئێمە بێت دووشت جیا بکەینەوە وەختێک کە شتێک ئەبێتە جێگەی زیان کە ئێستا لەو شوێنانەی کە کشت و کاڵ هەیە خەڵق زیانی بەرەکەوێ ئەوەش ئەبێ بە قانون ڕێک بخرێ و پارێزگاری لە خاوەن ئەو زیانانە بکرێ بۆی زیانیان لێنەکەوێ. بەڵام خەڵق چۆ بۆ سەیران و بەرازێکە بینێ بە چ پاساوێک دوایەکەوێ و تەقاکە جا باشە قەیناکەوە لە ژینگەکەش گەڕێ ئەگەر منداڵێک کەسێک لەو دەش و دەرە بەرەم فیشەکانە کەوتەوەش بۆ خۆی لە خۆیان موسیبەتێکە لە موسیبەتی ژینگەکەش گەورەتر. کەواتە ئێمە ئەو ژینگەی کە هەمانە ماڵی هەمومانە
ئەبێ بەو پرەنسیبەی کە باسمان کرد کە ئیسلام پیادەی کردووە ئێمە دەبێت بەپێی ئەو پەیامە لەگەڵی بڕۆین و پارێزگاری لێ بکەین واژڵەکان بەشێکن لە سەرنشینانی ئەم هەسارەیە بەشێکن لە سەرنشینان و هاوبەشانی ئێمە لەگەڵ لەم ژینگەیە و هەر یەکەشان بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی ژینگاکەن خوای گەورە لە ئاەتێک لە قورئانی پیرۆز باسەکە ئەفەرمێ وەسەما ڕەفەعا وەضع الميزان ئەلا تەطغەو فی الميزان وەختێک بینین ئەمانە هاوشێشەیەکی سروشتی دروست دەکەن ئێمە بێ ئەم هاوشێشە سروشتیە تێک نەدەین بە بیانوێەوە ئەمە بەرازە و ئەمە چێ بەراز گۆشتی ناخورێ خۆخواانەی فەرمۆ لەش کوێ تووش بوو تۆ بێ بیرکوژی سەگە وەختێک لە ئاینی ئێمە مەسەلەن وەختێک کە گڵاومانەکا پێغەمبەری خوا فەرمێ ئەو قاپەی سەگ دەستی دەمی تێخست بە حەوت جاربی شۆنەوە نەی فەرمۆ لە شوێ سەگێکە توش بوو تۆ بڕۆتە قوڕ بیکوژە و یا سزیکە و عەزابی بدەکەواتە ڕێزگرتن لە ئاژەڵەکان ڕێزگرتنە لە پەیامی پیرۆزی ئیسلام چونکە بەشێک لە پەیامی پیرۆزی ئیسلام تایبەتە بە ئاژەڵەکانیش کەواتە ئێمە وەختێک کە ئاژەڵێک دەبینین بەڕاستی دەبێت ڕێزی لێ بگرین ئێستا ژینگەی ئێمە هەزاران و دەیان و سەدان کێشەی بۆ دروست بووە جەنگەکان چیمیایی باران ئەم جەنگە ئەلغامەکان واتەمینەکان کە لە وڵاتی ئێمەدا بوون ئەمانە هەمووی بۆ ئێمە زیانی بووە وەختێکیش کە زیانی بووە بێ ئێمەش خۆمان ئاگامان لێبێ قەرەبووی ئەو زیانە بکەینەوە نەزۆرباشەی کە ژینگەی خۆمان وێران زۆر باشە دەستەکان خۆش بێ مامۆستا نەجمەدین سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان کاک جوتیار منی ئەمەلای جەنابەت ئێوە وەک ڕێکخراوی پاکۆ کار دەکەن لەسەر پاراستنی مافی ئاژەڵان پەیامی ئێوە بۆ ئازاردانی ئاژەڵان چییە؟ سڵاوتان لێبێ بە ڕێزانێوارەتان باش بابەتی لە بابەتی کوشتی بەرازەکەەوە دەست پێ یەکەم دواتر بێگومان وەڵامی پرسیارەکەی بەڕێزیش دەدەمەوە بەڕاستی و بابەتە بەنیسبەت بنەوە کێشەیەکی گەورەیە و ئاماژەی زۆر ترسناکی تایە دەربارەی پەروەردەی ئێمە دەربارەی ئەو هەموو توندوتیژی لەم کۆمەلگایە گوزەرێ ئەوەی کە لە یەکەم ڕۆژی نەورۆزدا نەوڕۆژدا ڕوویدا دەری خست بەڕاستی کێمە هێشتا لە ڕۆژێکی نوێیانین لە سەردەمێکی نوێیانین و بەڕاستی لای زۆرینە ئینسانی کورد توندوتیژی ئۆپشنی یەکەمە کە پەنای بۆ بەرێت تەنانەت ئەگەر بەرامبەر بە ئاژەڵێکی چێویش بێ بەرامبەر بە بێزمانێک یان ئاژەڵێکی برسی و ئەوەش بێ ئەوە ئاماژێکی زۆر زۆر خراپبوو ئێمە و هەموو ئەو ئاژەڵ دۆستانەش کە لە فەیسبوک کۆمنتیانداوە قسەیان کردووە بەڕاستی ئێمە شیوەن بۆ بەرازەکە ناکەین ئەوەندەی کە شیوەن بۆ کۆمەڵگەی خۆمانەکەین و ئەوە وەکوتم ئاماژەی زۆر ترسناکی تیا لەسەرەوەی کە ئێمە ینی ئەو تاکە کەسانی لەم کۆمەڵگەیەیان لە لەحزەیەکە ئاکرێ زۆر زۆر توندوتیش بن و شتی زۆر زۆر سیر بکەن بەڕاستی کە ینی من نمونەیەک بێنەوە زۆر جار تۆ ڕۆی بۆ لای دکتۆرێک نیشانەیەکی زۆر بچووکت هەیە بەڵام پێت ئەڵێ تۆ تووشی نەخۆشیێکی کوشندە بووی بەو نیشانە بچووکەیە ئەوەی کە یەکەم ڕۆژی نەورۆز ڕوویدا بەڕاستی نیشانەیەک بوو کە دەری خست ئێمە نەخۆشیێکی گەورەترمان هەیە بابەتی ئەوەی کە ئێمە چیمان کردو وەکو ڕێکخراوی پاکۆ بەڕاستی ئێمە چەند ساڵێکە دامەزراوین بە خۆبەخشانە ئیشەکەین بۆ یارمەتیدانی ئاژەڵانی کوردستان بەبێ جیاوازی بەڵام بە زۆری ئێمە ئیشەکانمان لە ناو شارەکان بووە و زیاتریش لەسەر سەگ و پشیلە وەکو دوو ئاژەڵی بێلانە کە زۆرترین توندوتیژیان بەرامبەر چۆن یارمەتی ئەو ئاژەڵانایەن کاک جوتیار دواترین ینی ئێمە لە ڕاستیە بە چارەسەرکردن بە خواردن پێدان و دواترین بە هەمان شێوە هۆشیارکردنەوەی تاکی کورد بەڕاستی بۆەوەی کە واز لەم توندوتیژێ بێنێ واز لەم مەرگ دۆستیە بێنێ ئێمە چوینەتە قوتابخانەکان تا ئێستا سەمان بۆ نزیکەی 5,000 خوێن کار کردووەوە بۆی کەرەنتینەوە و پلانەمان وەستاوە و تازەترین پرۆژەشمان عملیاتکردنی 100 سەگی بەرەڵا بووە نەزۆکردنیان بۆ بۆەوەی کە بەو ژمارە زۆرە زیاد نەکەن بۆ پرۆژەکەمان گەشتۆتە ئەخیر و لەماوەی 2 مانگونی بۆ 3 مانگایە مەتوانیمانە 100 سەگ عملیات بکەین کە بێگومان ئەمانی کە لە دوامەوەن بەشێکن لەو سەگانە کە زۆربەی زۆریان پەلێکیان نییە دوو پەلیان نییە زۆر بە خراپی ئازار دراون سیارە لێداون یان ئەوە تا زۆر درەنگ کەسێک چوە بەهانایانەوە یانەوە تا کە هەر ئێمە ژمارێکی زۆر ئاژەڵی شە بۆ کە ینی ڕۆژانە چیرۆکەکانیانە بیستین کە فریایان نەکەوتوین و ینی مردوون کارتان لەسەر ئاژەڵی کێوی کردووە؟
بێگومان وەکوتم ئێمە بە حکمیەوەی ڕاستی لە ناو شارەکانە زیاتر چالاکیەکان وە کەیسەکان ئەوەندە زۆرە بەڕاستی بە ڕێکخراوێک و دوان و خۆبەخشێک و 20 فریان ناکەوین بەڵام ئێمە بە تایبەتی مۆزوعی ئاژەڵی کێویەکان هەوڵمانداوەکەەوە شیاری بڵاو بکەینەوە بە خەڵک بڵین کەمانە گرنگن بۆ ئیکۆسیستم و لە ناوبردنیان بەو شێوەیە بە تایبەتی ینی ڕاوچەکان بەڕاستی شێکی زۆر خراپەکەن هەندێک جار ینی بە ژمارەی زۆر ئاژەڵە کێویەکان ڕاو ئەەکەن و ینی ئێمە هەوڵمانداوە بەڕاستی کە پەیامەکە بگەینین کە پەیامێکی ژیان دۆستانەیە ژینگە دۆستانەیەەوە بە هەمان شێوە زۆر مەبەستمە بڵێم ئەوەی کە ئێمە ئەیکەین بە ناڕاستە و خۆ خزمەتە بە مرۆڤی ئێمە بە کۆمەڵگەی ئێمە بە سومعی شار و وڵات و مرۆڤی ئێمە بەڕاست دەسەکان خۆش بە دواترە گەڕەمەوڵات کاکە هێمن ئامارەکان تایبەت بە ئازاردانی ئاژەڵان چیمان پێڵن ئەوەندەی کە ئێوە کارتان لەسەر کردوێت بەڵام من پێم خۆش بوو دیارە پێش ئامارەکان ئێمە وەکو بەڕێوەتی پۆلیسی دارستان سەر بە هێزەکانی وەزارەتی ناوخۆین هەموو کارەکانی ئێمە بە یاسا ئاکرێتیت کارێکمان نییە بەبێ یاسا بکرێت من پێشەوەی بێ من بەرنامەیە لەگەڵ بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ لیواسچەتۆ ڕاوێژم کرد سەبارەت بە کارەکان سەبارەت بە سروشت و ژینگە و بە بەردەوام مەدانی بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ مەدانی لە کارەکانە ئامادەیە و دەقە بە دەقە ئاگاداری ئەو کارانەیە سەبارەت بە ژینگە ئەبێت و ئێمە چەندین یاسامانەیە یاسای ژمارە 8 ساڵی 2008مانە یاسای ژمارە 10 ساڵی 2012مانەیە وەروەها یاسای پاراستنی ئاژەڵ و باڵندەکێویەکانمانەیە و یاسای قەدەغەکردنی ڕاوی ماسیمانەیە کە لە ئێستاکای ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە قەدەغەیە هەروەکو ئەزانرێ لەبەر ئەوەی بژێوی ژیانی چەندین خێزان لەسەر ئەم سامانی ماسیەیە لەم کاتانە ئێمە بۆیە قەدەغەیەکن ئەوش لەبەر بەرژەوەندی گشتیە وەروەها بەڕێز ئاماژەت بۆدا وەک ئامارەکان بەڵێ وەکو ئاماری کار و چالاکەکان ئەگەر ئێمە باسی پارساڵ بکەین واتە 2020 پارساڵ ئێمە بتوانیمانە 536 وڵاتی دەستگیر بکەن لەسەر سەرپێکی جۆرا و جۆر دیارە جۆری سەرپێچەکان لەسەر ڕاوکردنی باڵندەی کێوی لەسەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی لەسەر بڕینی داری دارستانەکان لەسەر لێدانی بیر بە شێوەی نایاسایی لەسەر کوورێ غەڵوز لەسەر واتە کۆی سەرپێچەکانە بە دوواداچوونی بەردەوامتان هەیە بێگومان ئەگەر بێت و من ئاماژەی بۆ دەم کارەکانی پۆلیسی دارستان ئەگەر ئێمە بەراوردێکی بکەین کارەکانی پۆلیسی دارستان چییە ئەمەی کە ئێستا ئەبینرێت لە کەژوچێوەکان ئەمە مای ئەرکۆماندووبوونی چەندین ساڵی ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستانە ئەمە لە سنووری دەربەندیخان کە توانیمانە سنووری دەربەندیخان و قەرەداغ کە توانیمانە تەنیا 4 کەڵی لێبووە 4 کەڵی لێبوو 12 ساڵ پێش ئێستا لەم 4 کەڵەوە ئێستا چۆتە سەروی 300 کەڵ و بزن زیادی کردووە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئێمە ئەتوانین ئاویان 150 متر زیاتر بۆ سەر شاق ئاویان پێ بگەینین لە کاتێکە ئەبینین هەرێمی کوردستان تارەی سپی پۆشیوە ئەم ئاژەڵانە ناتوان خۆراکی خۆیان پیاکەن ئێمە توانیمانە خۆراکیان بۆ گەینە کەژوچێوەکان لە کاتێکە ئەبینی وشکە ساڵی ئێمە توانیمانە ئاویان پێ بگەینین واتە ئەمە ئەرکوماندووبوونی سەرجەم ئەفسەر و کارمەندەکانە کە توانیمانە ئاژەڵ و باڵندەکان و مانەوەی ئەم هەموو ئەبینی کوردستان سەوز پۆشی کردووە ئەمە ماندووبوونی ئەفسەر و کارمەندەکان کاکێمەنیان ئێوە بەو شێوەیە ماندوو دەبنی بەو شێوەیە خواردن و ئاو دەگەن ینی ئەو ئاژەڵانە ئەو کەسێکیش بێت ینی بە فیشەکێک ئەو ئاژەڵە بکوژێ ینی ئەمە گوناحە بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە خۆی دەستدرێژیکردنە سەر ئەم ئاژەڵ ئەمە مڵکی گشتی ئەمە هی تاکە کەس نییە یعنی بەجددی ئەمە تاوانێکی زۆر گەوری ئەنجام داروک و مامۆستا ئاماژەی پێدا قەت جایز نییە تۆ بێ ئەم بەرازە کە تۆ چوویتە ژینگەی ئەو تۆ چوویتە سنوورەکەی ئەو تۆ چوویتە ناو بێشەکە لەوێ گەشت و سەیرانەکەت کردو لەگەڵ ئەوەیە حەوانەوە لێ تێکداوە ئەمجا هەڵسی دەست کلاشکۆڤێک و بکەویتە دوای کە ئەم بەرازە ڕاستە بەرازەکە ئەمە یەکانە نییە واتە ئەمە بەرازێکی مێیە دوای ئەوە تۆ کوژی بەبێ ئەوی زیانێکی پێتگیان بێ ڕووی کردوتە ئۆتۆمبیلەکەی تۆ ڕووی کردو ماڵ و ماڵەکەت ئەمە هەتا حدێک ئەتوانێت تەقەب ئاسمانێکی ئاژەڵەکە لە خۆ دوورکەیتەوە نەک دەست دەیتە کلاشکۆڤێک و بکەویتە دوای بەناو بێشەکەیە کە ئەڕوا کە ئەبینی بەرامبەری چەند گەشتیار و چەند کەس خێزانی دیکە لێ دانیشتووە لە کاتێک ئەم فیشەکە سەری کردو لە مناڵێکیدا لە هاوڵاتێکیدا و لە هەمان کاتە ئێمە تاوەکو ئێستاکە وردەکاریەکی هێزگار زۆرمان کردووە بە دوواداچوونەکەین و پرسیارمان کردووە لە کاتێکە ئاگاداری مەفرزەکانی ئێمە کرا لەو سنوورە کە بتوانین سەرپێچی کارەکان دەستگیرکەین گەشتینە شوێنەکان چەند بە پێی پێویستن کاکێمەنیان دیارە سزاکان ئێمە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 دەستی پاراستن و چاکردنی ژینگە ڕێنمایی بۆ داناوە ڕاوکردنی ئاژەڵەکان لە چۆ دەست پێکات چۆنە بڕینی داری دارستانەکان واتە سەرجەم سروشت و ژینگە دیارە لە خشۆکەکانەوە دەست پێەکە غەرامەی مادی 100,000 دەست پێکات هەتا ئەگاتە کەڵی چێویەکان بزنەکان
بڵێنک غەرامەکانیان ئەمە بەس غەرامی مادیەکەیان 10 ملیۆن دینارە وەروەها سزای یاسایش بەندکردن ئەوە دادوەرە بەڕێزەکان بۆیانەیە لە 24 کاتژمێرەوە تاوەکو 5 ساڵ ئیجراعاتی یاسایی لەگەڵاکە و بەندیکە و لە هەمان کاتدا بیرمان نەچێت ئێمە هەردوو سزاکە لە تعودشی پێدەین ئەگەر بێت و دووبارە و سێبارە بێتەوە بۆ نمونە ئەو بەرازە کە ڕاوی کردووە غەرامەی بەرازەکە 500,000 یان واتە 500,000 دینار غەرامی مادیەکەی جگەلەوەی بەندکردن ئەیگرێتەوە و جگەلەوەی کە ئەم سەرپێکی کارە ئەم کاری ئەنجام داوە ئایا مۆڵەتی چەکەڵگرتنی هەیە یاخود لە کاتی گەشت و سەیرانەکانە چ پێویست دەکات و ئەم چەکە لەگەڵ خۆتا بەری تۆ چویتە بۆ شەڕ یا چویتە بۆ گەشت و سەیران بۆ خۆی جارێک ئەگەر بۆ مۆڵەتی نەبێت ئەوراقی تحقیقی بۆ بکرێت بێگومان ئەمە باسی ترە ڕۆکو بەڕێز ئاماژەت پێ کرد یاخود تۆ من بەداخەوە دیاردەیە کە ئەبینم لە کاتی گەشت و سەیرانەکانە هاوڵاتێکی خۆشەویست کلاشکۆفەکەی ناوەدە قەت چەکە ئۆتۆمبیلەکەیەوە نازانم یعنی تۆ لە کاتێکە بۆ گەشت و سەیرانە ڕووی بۆچی لێرە چەک دەرەخەی بەڵێ کاکێ من کۆمنتێکمان بۆ تۆش هیوا حەمید ئەڵە داواکارم بەهانای ئاژەڵە کێویەکانی گوندی مەحموود قەجەر بکەون ئەمە لەسەر ئەو کۆمنتی ئەو هاوڵاتیان خۆیان تا چەند هاوکارتانن ینی بۆ من نمونە لە شوێنێک ئێستا ئەم هاوڵاتیە باس لەواکات ئاژەڵە کێویەکانی ئەوێ پێویستیان بە هاوکاریە یا لە هەر شوێنێکی تر ئاژەڵەکە پێویستی بە هاوکاریە بە تایبەت ئاژەڵە کێویەکان هاوڵاتیان تا چەند هاوکاری ئێواکەن لە گەاندنی ئەو زانیاریانەیە دیارە ئەوەی مای خۆشحاڵیە من دەستخۆشی لە هاوڵاتیانەکەم لە 180 هاوکاری ئێمن دیارە ئەو براوەڕێزەکە ئاماژەی پێداوە مەحموود قەجەر لە سنووری پۆلیسی دارستانی گەرمیانەیە واتە من ئەتوانم لە سنووری ماڵەکەی خۆمەرچەنە ئێمە تەنسیقێکی یەجگار بتەومانەیە لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەنددارەکان واتە ئێمە پشتیوان و هاوکاری یەکترین و ئێمە لە 180 کە هاوکار بووینە هاوڵاتیان هاوکاری ئێمە بووە ناکرێت لە کاتی گەشت و سەیرانەکانە هەموو هاوڵاتی و سەیرانکەرێک پۆلیسێکی بەدواوە بێ دیارە ئەمە ئێمە توانیمانە بیپارێزین ئەم کەژوچێوی کە ئەبیندری ئەم ئاژەڵ و باڵندە و کەڵەچێوانەی پێشتر بینێمان و پێشتر ئاماژەمان پێدا ئەمە دیارە ئەرک و ماندووبوون و خۆشەویستی ئەو هاوڵاتیانەیە کە لە کاتێکا مەفرزەکانی لە کاتێکا سەرپێچی ئەنجام درراوە لە سنووری ناحیەکەیان قەزاکەیان لە هەر شوێنەکە گوندەکان ئاگاداری مەفرزەکانی ئێمە لێ کردو ئێمە توانیمانە سەرپێچیکار دەستگیر بکەین و ڕوبەڕووی یاساکەینەوە ئەوەی ئەو ئاماری من ئاماژەم پێدایی پار ساڵ 536 هاوڵاتی دەستگیر کراوە هاوڵاتیان پشتیوانی ئێمە بوون بۆی سەرپێچیکاران دەستگیرکەین و ئەمانە هەمووی لەسەر تەنیا کارێ نەبووە لەسەر ڕاوکردن بووە لەسەر بڕینداری دارستانەکان بووە لەسەر ڕاوکردنی باڵندێکی بووە ئەوەی مای خۆشحاڵی لە سنووری ئێمە ئێستا ئاژەڵ و باڵندەکان ڕویان لە زیادون کردووە بەڵام بەداخەوە ئەم دیاردەی کە پێشتر ئاماژەی پێکرا ئەم بەرازە چەند کەسانێکمانە هەست بە مەسئولیت ناکە بەداخەوە بەم شێوەیە و هەتاوەکو ئێستا کە ئێمە وردەکاریمان بەردەوامە بۆ ئەوی بتوانین ئەم سەرپێچیکاری چیە و چییە نەمانزانیوە ناسنامەکەی بەڵام زانیومانە ئەمە 4 عایلێ لە سنووری هەولێرەوە هاتوونە بۆ گەشت و سەیران ببوورە ئەم کاریان ئەنجام داوە و داواکانی ناوڵاتیانی خۆشەویست ئەگەر ئەزانن چییە بۆ ئەوی بتوانین ئێمە سەرپێچیکار ڕوبەڕووی یاساکەینەوە زۆر باشە بەڵێنیش کۆمنتێکی کردووە ئەڵێت تکایە فرێ ئاژەڵە کێویەکانی سنووری بازیان بکەون ئەمینم کۆمنتانم بۆ جەنابەت بۆ خوێنمەوە وەکتی بینی لای خۆت بینوسی ئەگەر دواتر کاری لەسەر بکەن ئەمیش باسی لە ئاژەڵە کێویەکانی سنووری بازیان کردو ئەڵێ کە تکایە بە هانایانەوە بچن دواتر ئەگەڕێم وڵات کاکێ من کاک نەبەس ئەگەڕێم وڵای جەنابەت ئەگەر باس لە ئاژەڵە کێویەکان بکەین جەنابتان وەک ئەوەی کە کارتان کردو وەک فۆتۆگرافەرێک چۆن توانیتانە لە ڕێگەی ئەو فۆتۆیانەوە کە ئیگرن پەیامی ئەوە بە خەڵک بدەن کە ئازاری ئاژەڵەکان نەدەن یعنی چۆن ئەو هەستەتان توانی وە لە ڕێگەی ئەم فۆتۆیانەوە دروست بکەن کە کاریگەری لەسەر دەرونی خەڵک بەجێ بهێڵێت بەڵێ من بە هەموو بینەران و بیسەرانی شەڵەیەم هیچ ئاژەڵێکی کێوی لە وڵاتی خۆماندا جێگای مەترسی نییە بۆ سەرژانی هاوڵاتیان ینی ئەوە من ماوەیەکی زۆرە بەریەکەوتنم لە تەک زۆربەی جۆرەکانی ئاژەڵ و باڵندەی کێویا هەبووە بە گۆشتخۆر و ڕۆکخۆرەکانیشەوە لە هەموو کاتەکانی شەو و لە هەموو کاتەکانی ڕۆژیشە بە تاکی پیان گەشتم بە کۆمەڵیش پیان گەشتم ئەگەر ڤیدۆکانتان لا بێ چوومەتە ناو کۆمەڵێک بەراز ژمارەیان لەسەر و 20 دانەوەیە یعنی لە نزیکترین مەودا داتوانیمە وێنە و ڤیدۆیان تۆمار بکەم هیچ ئەوەش نەبوو کە بڵێم وڵات ترسێکیان هەبێت یان ئەمانە جێگای مەترسین زۆربەی گەڕانەکانیش هەر بەتەنها بووە ئەوە بڵیت کە ئەو ئاژەڵانە بەو شێوەیە دڕندە نین کە خەڵک بەو شێوەیە ڕوبەڕویان بێتەوە
بەڵێ بڵێ بێگومان ێسا بوون ئەو برا بە ڕێزە کە تەقە لەو بەرازە ئەکات لەوانەیە ئەو وەکو مەترسیەک لە بەرازەکەی ڕوانی بێت کاتێک لەوە تێ ئەپەڕێت دڵیان دیارە ناوچەکە شاخاوێ و ژینگەی خۆیەتی بەرازەکە لەوێ دیارە خەڵکی تر و خێزانی تر لە نزیکی لانەی بەرازەکە هەبوون ئەوش لە شوێنی خۆی هەڵکەنراوە و ڕاکات و خۆی لەو قەرەباڵخێت دەرباز بکات کاتێک کە بەرەو ڕووی ئەمانێت لەوانەیە ئەم بەڕێزەوات تێگەیشت پێ بەرازەکە بەناو ئەمانە بێت و زەرێکیان لێبدات بەڵام دیارە بەرازەکە لە ئەوشتی ئەپەڕێت و ئەڕوات ئێوێ خۆی لەو قەرەباڵخێ ڕزگار و نەجات دات بۆیە هیچ ئاژەڵێک تەنانەت پڵنگیش یان کەمتار یان گورێک من نزیکاتیم لە تەک هەمویانە هەبووە و هیچ کامیان جێگای مەترسینین بۆیە ینی ئەگەر هەر هاوڵاتێکی خۆشەویست کە ئارەزوی چە کەڵگرتنی هەیە کۆمەلگای خۆمانی تر کۆمەلگایە بووین ژێردەسە ئەو بووینتر هۆکاری خۆی هەیە ئەوەش خەڵک چەکەڵەگرێت و وەکو ئارەزویەک کاتێک کە ڕوو لە دەشت و دەرەکانەکات ئەگەیتە پڵنجێک یا گورگێک یا بەرازێک یا شتێک خێرات دەست نەبەی بۆ چەکەکە وەکو مەترسی لی بڕوانیت ینی ئێمە ئەگەر بێت و ئێستا پۆلێنێک بکەین لە نێوان ئەو پەلاماردانانە یان ئەو زیانانە کە هەموو ئاژەڵێکێوێ گۆشتخۆرەکان بەرامبەر بە هاوڵاتی خۆمان هەیان بووە بەراوردی بکەین بە سەگی ماڵی بزانین سەگی ماڵی زیاتر پەلاماردانی بۆ هەسەر هاوڵاتی هەیەیان ئاژەڵەکێویەکان خۆمانای ئەوەش نییە سەگێکە پەلامارەدات ئەم سەگە ئیتر جێگای مەترسیە و ئەبێ بکوژێت من وەکوتم ئەوە ماوەی زیاتر لە 20 ساڵە بەم کەژوکێوانە بە لە هەموو کاتژمێرەکانی شەوان نەک تەنها بڵێم لە کاتێکی کورتە هاتو چۆن بە هەموو بەڵێ دواترە گەڕێمەوە وڵات کاک نەباس کاک جوتیار ئەگەر باس لەوە بکەین یعنی حکوومەت دەبێت چی بکە ینی ئێوە تەنها ڕێکخراوێکن و پێشتریش باست لەوە کرد کە ئەمە بە تەنها ڕێکخرا و دوو ڕێکخرا و ئەم ئەرکە قورسە ڕەنگە ئاسان نەبێت یعنی دەبێت هەرێکە لە لای خۆیەوە هەست بەم بەرپرسیارەتیە بکات حکوومەت دەبێت لەم کاتەدا چی بکات و ڕۆڵی چی بێت و ئایا یعنی ئەوەی کە پێویستە کراوە بێگومان نەخێر ینی من زۆر بە ڕاشکاوی ئەڵێم ئەوەی کە ئەبوایە بکرێ نەکراوە حکوومەت هێشتا بەداخەوە ئەوانەی کە میشیان بەدەستەوە دەنگیانە ڕوا لە مەجاالەیە پیان وایە کە ئەمە بابەتێکی لاوەکیە و بەپی پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە هەموو پرۆژە یاسایەکی ئەوەیە بخرێتە پێش پرۆژە یاسای ئاژەڵانەوە هەموو فەندێک هەموو پارە خەرجکردنێک ئەبێ بۆشتی تر بێ ئەنجا لە ئاخیرەوە ئەگەرمایەوە ڕەنگە بۆ ئەم بابەتە سەرف بکرێ لە کاتێکا کە ئەمە بەڕاستی بنیادنانی مرۆڤی کووردە بنیادنانی کۆمەڵگەی ناتوندوتیژە ئێمە ئەوە چەند ساڵێکە هەموو ئاژەڵ دۆستانی کوردستان پرۆژەسایەکی زۆر زۆر تێر و تەسەل کە باسی ئاژەڵی ماڵی ئاژەڵی کێوی هەموو جۆرەکانی توندوتیژی سزاکان هەموو ئەمانیتیایە لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ ناکە نایخاتە بواری جێبەجێکردنەوە بابەتێکی تر کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە و هەتاوەکو ئێستا نەکراوە بابەتی پرۆژەیە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاژەڵانی بێلانەی بە تایبەتی ناوشارەکان لە ڕێگەی دروستکردنی شێڵتەرەوە و لە ڕێگەی دروستکردنی دەستگایەک دامەزراوەیەکی بچووکەوە کە چەند یعنی بەڕاستی پێویستی بە هەم نەبە بودجەیەکی زەبەلاحەیە نەبە ستافێکی گەورە و گرانی شەیە بەڕاستی کە شوێنێک دروست بکرێ بۆ ئەوەی نەشتەرگەری بۆ ئەم سەگانە بکرێ بۆی بەو ژمارەیە بەو ژمارە زۆرە زیاد نەکەن و بەو شێوەی کە ئێستا بۆ بەکێشە لە ناو شارەکانی کوردستان نەبن بەکێشە ینی بابەتێکی تر پەیوەندی بە خوێندنەوە هەیە ینی لە خوێندن ئێمە لە منهەجی خوێندنە لە هیچ شوێنێکە مرۆڤی کورد فێر ناکەین کە مناڵی کورد فێر ناکەین کە ناتوندوتیژ بێ بە پێچەوانەوە من سەیری ئەو ئەدەبیاتم کردووە کە وەزارەتی پەروەردە داوێتی بە من و بە تۆ بە دەیان هەزار خوێنکاری تر بە ناڕاستە و خۆ یعنی لۆبیە بۆ توندوتیژی بەرامبەر بە ئاژەڵی کێوی یعنی بەرامبەر بە ئاژەڵەکانی تر لەبەرەوە یعنی ئەبێ بە پەروەردەیە بڕۆی حکوومەت بەڕاستی وەزارەتی پەروەردە چۆن وانەی فڵانە شت هەیە باوانەیە کە بێناوی ژیان دۆستی بێ ئاژەڵ دۆستی بێ ژینگە دۆستی بێ کاکە ینی ئەو بابەتێکە بەڕاستی سپەی دوو سپەی مناڵەکەی هیچ گرنتیەک نییە مناڵەکەی من لە فڵانە سەیرانگا ئەو شتێک کە دوێنێ و پێرە ڕوویدا دووبارەی نەکاتەوە و بە هەمان شێوە بابەتی پرۆژە یاساکە زۆر گرنگە ینی ئێستا من دەیان جاریش بینی ومانە ینی با بە گریمانە قسە نەکەین ینی کابرا بە بەردەم تایە سەگێکی بەستووە لە سیارەکەی و ڕای ئەکێشێ ئەبێ بە قسەی خۆش و بۆ پێی بڵی کاکە ئەمە مەکە و گوناحە و چی ناتوانی پێی بڵێ تۆ تاوانباری
بەڵام ئەگەر لقی دارێ بشکێنێتەوە کە فعلەن تاوانە ئەمە ئەزانم ئەبێ ئەوە بکە ئەگەر بەلای کوێ لە قبرێکا بڕۆ ئاوای لێ بکە 5 ساڵ توانێت بیخەنە سژنەوە لەبەرەوە ینی ئەبێت حکوومەت بەمەیە ببڕاتەوە لە بەرۆی ئەمە خزمەتکردن نییە تەنیا بە ئاژەڵان ئەمە خزمەتکردنە وەکوتم بەڕاستی بە سومعی وڵاتێک بە حکوومەتێک نیشتیمانێک ینی ئەمە زۆر گرنگە خەڵک گوێ لە کاک نەبەست بگرن بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بە ئاژەڵانی کێویەوە هەیە ینی ئەوە تاو خۆی مامەڵەی لەگەڵ کردوون ینی توندوتیژ نین بەڵام ینی ئەم جۆرە ڕووداوانە توندوتیژیکردن بەرامبەر بە ڕوحلەبەرێک کە زمانی نییە خەریکە جۆرێک لە فۆرمی پاڵەوانێتی وەرگێت کە ئەمە زۆر مەترسیدارە یعنی سیرەکەی ئەمە لە مناڵی شابینی ومانە بەڕاستی ینی وتکایە واز لەوە بێنن کە ئیتر ئایدۆلۆژیایەکی دیاریکرا و جا هەر ئایدۆلۆژیایەکە یعنی تۆ هاان بدات بۆ ئەوی کە دوندوتیش بیت وەکو کە و مامۆستا بەڕێزەوت ینی ئەو بەرازە ئەمە گەر نمونەیەکە وەکوتم کە وێنە گەورەکەمان پیشانەیە ئەگەر وازیان لێ بێنە ئەڕوا بۆ شوێنێکی تر بابەتێکی تر کە من دووسان و پەیوەندی بە توندوتیژیەوە هەیە ینی تۆ ینی ئافوم کەمە زۆر گرنگە ینی ئەم بەڕێزە ئەگەر پێمان وا بێ کەمە تاکە کەسە لە ڕۆژی نەورۆزا لە سەیران و کەیف و سەفات سیلاحی پێ بۆ بەکاری هێناوە زۆر هەڵین ینی ئەمە نمونونەکە بە هەزارانە بەڕاستی ئەیگەر ینی بۆ نمونە ینی دڵنیا بە ئەگەر تۆ بەلای ئەم خێزانەیە بڕۆیت کە نمونونەکان وەکوتم زۆرە ینی بە مناڵێکیان بڵێ تۆ جلە کوردیەکانە جوانە ئەو فیشەکانە بە تۆ ئەنێ ینی ئێمە لە بەردەمی مەترسێکی زۆر گەورەیین ئەبێ بڕوا بێنین بۆ بەڕاستی زۆر باشین بۆی چارەسەری بکەین دەستخۆشەگەڕێ وڵات کە زۆر مەبەستمە عفو بەڵێ فەرموو بەڵێ کاک جوتیار دواتر وەک تر کە بەڕاستی وەک کۆتا قسە دواتر ئەگەڕێم وڵات هەرچێکە هەبوو دواتر ئەگەڕێم وڵای جەنابەت کۆمەڵێک کۆمنت ئەخوێنمەوە داراوان ناجم ئەڵێت هیوادارم تونترین سزای ئەو کەسە بدەن کە بەو جۆرە دڕندانە ئازاری ئەو گیان لە بەرانە دەدەن محەممەد ئازاد ئەڵێ ئەگەر بەرازەکە هێرشی بکردایەتە سەرگەشتیارەکان ئەیانوت قەزا و قەدەرە داراوان ناجم ئەڵێت من وەک بەڕێوبەری گروپی چاوی ژینگیا لەبەر ئەوەی دوور بم لە بینینی ئەو دیمەنە دڵتەزێنانە دوور کەوتمەوە لە هەموو هاونیشتیمانیە بەڕێزانەی کە دەبنا هۆی پیسبوونی ژینگا ئارژ محەممەد ئەڵێت کاکێ من ڕەنگەمە بۆ جەنابەت بێ ئەڵێت تکایە فریای ئاژەڵە کێویەکانی شارباژێر بکەون ینی ئەمە ناگەر بە تێبینی لای خۆت بنووسی سوپاس دەکەم کاک هێمن ئەگەر باس لە ڕێنمایەکانی ڕاوکردن بکەین لە هەرێمی کوردستاندا تایبەت بەڕاو چۆنە دیارە گەرێمە باسی ڕێنمایەکان بکەین ئێمە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015مانێ دەستی پاراستن و چاکردنی ژینگە هەروکو پێشتر ئاماژەم پێدا ئێمە و کولانی جێبەجێکارداین بە پێی یاساکان کارەکەین ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 قەدەغەکردنی ڕاوکردن واتە غرامی مادی بۆ داناوە بۆ نمونە لە خشۆکەکانەوە لە 100,000 دەست پێکات لە باڵندەیەک لە ڕیشۆڵەیەکەوە دەست پێکات لە مارێکەوە دەست پێکات کە غەرامی 100,000 هەتاوەکو ئەگاتە کەڵەچێویەک یاخود بزنیچێوێک یاخود پڵنگێک بۆیە من ئاماژە بە پڵنگە دەم ئەوەی مای خۆشحاڵی لە سنووری ئێمە ئەمە ئەرک و ماندووبوونی چەندین ساڵی ئەفسەر و کارمەندان توانیمانە لە سنوورەکەمانە بوونی هەبوو زیاد کە لە جیانە بەرەو قات و قڕ ڕۆیشتووە و لە هەم ئێمە بەپی ئەم ڕێنمایانەوە کولانی جێبەجێکار چەندین یاسامان هەیە یاسای دارستانەکان بۆ بڕینیداری دارستانەکان بۆ سەرجەم ئەو کارانەی کە دژی ژینگەیە یاسایەکی خۆی هەیە و ئاماژەی پێدراوە کە ئێمە لەسەرەوە کارەکانمان ئەنجام بدەین بۆ نمونە لە کاتێکە ئەم بەرازە ئەگەر بێت و ئەم بەرازە بەچکەیەکی لە زگ وایە یاخود کەڵەچێویەکە کەڵەچێویەکە غەرامەکەی 10 ملیۆنە و ئەو بەچکەی کە لە زگێت یاخود ئەو کارێک کە لە زگێتی ئەوش غەرامەکەی 10 ملیۆنە بە هەمان شێوە ئەکاتە 20 ملیۆن ئەمە غەرامە مادەکەی وە لە هەمان کادا سزای یاسایەکەش ئیگرێتەوە ئەمە لە ڕووی یاسای و جیاوازی ئەگەر مەیەکە بێت و واتە کارێکی لە زگا بێت یاخود بزنەکەویەکە یاخود پڵنگی کارێکی لە ئاژەڵەکان ئەگەر بێت و کارێکی لە زگا بێ ئەمە دیارە سزای کارەکەش بامان شێوەکو دایکەکە ئیگرێتەوە کە ئەو 10 ملیۆن بێ ئەمش 10 ملیۆنە بۆ نمونە ئەو بەرازە ئەگەر بێت و دوو بامان شێوە ئاوز بوو بێت ئەمش بە هەمان شێوە غرامەی بەرازەکە 500,000 و هەمان شێوەی کە هەشە بەمان شێوە من لەگەڵ ئەوەشە بیرم نەچێتەوە برای بەڕێزم کاک بڵێن لای خۆم تێبینیم نووسی کە ئەڵێ فریایی
سنووری بازیان کەون بۆ ئاژەڵەکان دیارە لە سنووری بازان ئێمەم لازم ێژامانەیە ئەفسەرێکی زۆر چالاکە لە هەر کات و سادێکە ئەو سەرپێچێکی بینی خۆشەویستێکی زۆر بۆ سروشت و ژینگە هەیە بۆ ئاژەڵەکان هەیە بۆیە ئەم پەیوەندی کردووە دیارە خەمخۆرە من لێرە دەستخۆشی لێ ئەەکەم بەڵام دیارە ئەمە بەسەوە نەوە کەم تەرخەمیەکەیە بەڵام مە بەسەوەی یعنی وەک ئاگدارکردنەوەیە کە ئەڵێ زیاتر بێگومان من دەستخۆشی لێ ئەەکەم دیارە خۆشەویستێکی زۆری بۆ سروشت و ژینگە هەیە ئەگەر بێت و پەیوەندی بکات لەگەڵ ملازم ێژای لەو سنوورە حەسەر پێچێکی بینی ئەوە ئەفسەرێکی زۆر چالاکە لە سنوورەکە کۆتا قسەتان کاکێ من ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم ماوەی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وڵی من پێم خۆش بوو بەرنامەکە زۆر بێ لەبەرەوەی هەکبەکەی ئێمە زۆری تیا لەبەرەوەی بەڕێبەرادی پۆلیسی دارستان زۆر زیاتر قسە هەڵەگرێت بێگومان زۆر هەڵەگرێت بەزەمێ ئەگە بە سەریعی ئاماژەی بدەم بۆی هاوڵاتیان زیاتر بەرچاوڕوونی ئەوانە بێ کارەکانی پۆلیسی دارستان چییە بۆ نمە لە مانگی دوو بۆ مانگی چوار کاتی ڕاوی نێرەکەەوە ئێمە فرزەکانمان لە سنوورەکان لەوە چڕەکەینەوە لە مانگی چوار واتە لە 15 سێوە ئێمە قەدەغەمان ڕاگەانەوە بە پێی کات و ساردوگەرمی ئاوەکەیە قەدەغەکردنی ڕاوی ماسی بە هەموو شێوەیە ڕاوکردنی قەدەغەیە مەفرزەکانمان لەسەر دەریا و دەریاچەکان چڕ کردوێتەوە مانگی حوت بۆ مانگی هەشت کاتی ڕاوی نێرەکەەوە و مانگی نو بۆ مانگیدا ڕاوی دێوەجانە مانگی 11 کاتی کەڵە هەرزە و مانگی 12 شەوارەیە واتە ئێمە کارەکانمان زۆر بەپە لە ئاماژەم پێدا بمانەوێ لە کەمترین کاتا زۆترین ڕێنمای بدەنە هاوڵاتیان دەستان خۆش بێت داراوانە جمەڵێ من ناڵم فرێ فلانە منتیقە بکەون چونکە بەداخەوم ئەوەی لەمڕۆدا دەیبینین لە هەموو ناوچەکانی کوردستان ئەو توندوتیژی و لە ناوبردنە هەیە و بەردەوامە لێرەوە داوەتان لێ کەم تکایە کار لەسەر ئەوە بکرێ کە ئەوانیش مافی ژیانیان هەیە و باوازیان لێ بهێنرێ نالی هەڵۆڵێت ئەو بەرازەیەکەم و ئەخیر ئاژەڵ نییە کە کوشتویانە ئەبێت ئەم جۆرە کەسانە بگەنە سزای خۆیان بەڵێن ئەڵێ دوێنێ بە ناوی سەیرانەوە بەدایان خێزان لە شاخی دەرگەزێن پیکابەداریان بڕیوە بەداخەوە ئەمەش بەشێک بوو لە کۆمنتی هاوڵاتیان زۆر بە کورتی کاک نەبەست کۆتا قسەی جەنابتان بڵێ من داوا لە هەموو هاوڵاتیانەکەم ئەوانیان کە بەرە یەکەوتنیان هەیە لە تەکاژەڵەکەوەکان و ڕوو لە شاخ و دەشت و دۆڵەکانەکەن هیچ ترسێکیان نەبێ بەرامبەر بە ئاژەڵ و باڵندەکان چونکە لە وڵاتی خۆماندا نەژمارەی ئاژەڵەکان ئەوەنە زیادیان کردو ببنە جێگای مەترسی و زیان نە ئاژەڵی وا دڕندەشمان هەیە بەڕاستی ئەوە ئێمەین دەستمان کردو بەسەر شاخەکان و بەسەر چەم و دۆڵەکانە ئێستا ئەم شوێنە کە منی لێیە لە نێوان هەواسان و شاخی بەمۆدایە ئەگەر ڕۆژ وایە ئەمتوانی کامیرەکە بخینە سەر ڤیدۆی وەکو بەراز لە دەوروبەرمان بە ژمارەی کەم و زۆریشیانی زۆر ئاساییە بۆیە کەسێک کە ئەچێت تۆ دەستی گرۆ بەسەر چەمەکان ڕۆشتی لە قوڵی چەمەکان کشتتوکاڵ و کردو کە ژینگەی دەیان جۆر ئاژەڵ و باڵندەیە زۆر ئاسایە کە ڕۆژی بەیانی بڕۆی وەکو مەکینێکیشی تاکرد بێ زەوەکەی هەڵگێڕابێتەوە چونکە شەڕیمانەوەی خۆیەکات یان کابرا ڕۆشتۆ لەسەر شاخەکان ئاژەڵداریەکە بەڵێ زۆر سوپاس کاک نەبەست کاک جوتیار ئەگەر قسەیەکتان مابێت بە کورتی بێت سوپاس دەکەم زۆر سوپاسانەکەم بە کورتیە مەوێ بڵێم بەڕاستی من لەم ڕوودا و لە ڕووداوی تریشەوە شتێکە زۆر دڵی شکاند و زۆر نیگەرانی کردم ئەو خەڵکە زۆرەیە کە لە فەیسبوک گاڵتەیان لەم بابەتانە دێ بەڕاستی ئەمە دقات لە خودی کێشەکان لە خودی توندوتیژەکان گرانترە ینی کەس کابرا ڕۆژنامەنووسێکە کەسێکە خۆی بە خوێندەوارە زانێ بەڵام گاڵتە بە تۆ ئەکاکە کە قسە لەسرە بابەتە ئەەکەی ئەمە تکایە ینی و هەمیشە کۆمنتەکەشیانەوەیە کە مرۆڤ لە پێشترە بێگومان ئێمەش ڕێئیمان وایە کە مرۆڤ لە پێشترە بەس بۆچی خەڵکەوە نبینێ کە دوێنێ لە ڕووداوێکی لەو شێوەیە پێرێ لە ڕووداوێکی لەو شێوەیە بە سەدان کەس هەر لە شوێنی ڕووداوەکە بێتاقەت ئەبن بەدەیان مناڵ ئەو هەموو توندوتیژی و تەقە و خوێن و ئەوە ئەبینن جگەلەوەی کە بەدەیان هەزار مرۆڤی بە بەرهەم و مرۆڤی سەلیم یەم وڵاتە لە پشت شاشەی مۆبایل و لاپتۆپەکانی ودا ئەنیشن و ڕۆژەکەیان لێ تێگەچێ ئەو ڕۆژە ناتوانن بەرهەمیان هەبێ خەفەتیان ینی خەفەتدایانەگرێت تووشی کە ئابە ئەبن ئەمەش ئایا هەر بەدەست لە دەستوری سەرمایەکی مرۆیی گەورە نییە لەبرۆ ئێمە ئەمانوێ ئەم سەرمایە دووبارە بگەڕێتەوە بەرنمەکە بەرنمەیەکی زۆر باش بوو نمونەتان زۆر بێ و من مەبەستمە لێرەوە بڵێم کە ئێمە بەڕاستی پلانمان هەیە کە لەگەڵ کەناڵی کورساتی خۆشەویست بەو زوانە بەرنمەیەکی بە تایبەت ینی تایبەت بە ئاژەڵان دەست پێ بکەین و ئینشاءڵڵا ئەگاتە شوێنێکی باش دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ یەک لە میوانەکانم مامۆستا نەجمەدین قادر ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی کوردستان جوتیار عومەر مامۆستای زانکۆ و ئەندامی ڕێکخراوی پاکۆ بۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان ئەمیدی پۆلیس هێمن کەمەرخان بەڕێوبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی نەبەس هۆرێنی فۆتۆگرافەر کە بە سوپاسەوە لەگەڵ ئێمە لەم بەرنامەیەدا ئامادەیان هەبوو
ئێمەش بە هیوای ئەوەین کە هەرێکێک لە لای خۆیەوە ئەو بەرپرسیارەتی هەبێت و هەست بەو بەرپرسیارەتی بکات کە ژینگەی خۆی خۆش بێت و ژینگەکەمان بپارێزین و پارێزگاری لەو ئاژەڵە کێویانە بکەین و چیتر بۆ شێوەیە ئازاری هیچ ئاژەڵێک نەدەین تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە هەر لە خۆشییا بن.